سڵاوتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە هیوا، پڕ لە جوانی، پڕ لە تەندروستی و پڕ لە شادیتان بۆ ئەخوازم. هیوادارم لە هاریکوێیەکن و ئێستا بینەر و بیسەری پرۆگرامی بەیانی 24ن ئەوە بەیانێکی پڕ لە وزە لەگەڵ من و هاوکارم هەکار دەست پێ بکەن. سڵاو دەتۆشک. سڵاو دەبێت. سڵاو ئازیزان، خۆشحاڵینم بەیانی لەگەڵتان. هیوادارین ڕۆژێکی زۆر باشتان هەبێت، ڕۆژێکی خۆشتان هەبێت کە ئەمڕۆ لەگەڵمان بن لەسەر بابەتێکی زۆر گرنگ قسە دەکەن کە پەیوەستە بە هەمومان، بابەتی دادپەروەری کۆمەڵایەتی. بەڵام با ناونیشان ببینین بزانین جگە لەم بابەتە چی ترمان هەیە لە کوێی کوردستان، شوێنی سەرنجڕاکێش هەیە، چی دۆزراوەتەوە. ئەمانە زۆربەی جار لە پرۆگرامی بەیانی 24 هەمانە. لە سلەیمانی ئێوارە کۆڕێکی دیوانی تابلۆی شعری ڕنگڕێژ مەکە بە ئەوینت ناسرێن. لە ڕۆژهەڵاتی کوردستان تاڤگەی بەستووی ورمێ بووەتە شوێنێکی گەشتیاری و شاخەوانان لە زستاندا سەردانی دەکەن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتیە کە تەوەری ئێمەشە و میوانمان لەسەر بێت و گفتوگۆی لەسەرەکەی. چەند جوانە دەستپێکی هەر بەیانیەک موزیک شعر بێت، بابەتێکی ئەدەبی و هونەری بێ، بم وایە ینی باشترین بابەتە بۆ ئەوی بەیانیان لە ڕووی دەرونیەوە وا بکات مرۆڤ دەستپێکێکی باشیە بێ لە ڕۆژێکی نوێ. بۆیە ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 تەواوی ئەو بابەتانەی کە بێگومان بۆتانی ئامادەکەین هەوڵی ئەوە دین کە جوانترینەکان بێ بۆی کە بەیانێکی جوانتان بۆ دروست بکەین. هەر بۆ ئەم هۆیەش ئەم بابەتە لە سلەیمانیە کە ئێستا پێشکەشتانیەکەین لە سلەیمانی ئێوارە کۆڕێک ئەنجام دراوە و کە کۆڕەکە ئاوێزانە بە شعر و میوزیک و تابلۆ و هەروەها بۆنەی ڕێزلێنانیش بۆ ئەو کەسانی کە هونەرمەندن. جا پێشەنگایکی شێوەکاریش لەوێ نمایش کراوە. ئەمە بۆ ناساندنی دیوانی تابلۆ شعری ڕنگڕێژم کە بە ئەوینت بۆ شاعیر و هونەرمەند ڕێبوار سەعید ئەنجام دراوە. ئەم هونەرمەندە ساڵانێکە کار بۆ ئاوێتەکردنی شعر تابلۆ دەکاوە ژانرێکی هونەری تایبەت بە خۆی دروست کردووە. ساڵانێکە هەر کاتێک تابلۆیەکی دەبینرێت یاخود دێڕێک لە شیعرەکانی بخوێنیتەوە، ئەوە بۆمان دەردەکەوێت کە ڕنگ و شعر لای ئەم هونەرمەندە تێکەڵە لە دنیای زمانی ئەدەب و خەیاڵی شاعیرانە، هەر بۆیە لە ڕێوڕەسمێکی تەواو هونەریدا پێشانگایەکی شێوەکاری و لە هەمان کاتدا خوێندنەوەش بۆ دیوانێکی شیعری ڕێبوار سەعید کرا بە ناوی ڕنگڕێژم کە بە شعر کە ئاوێتەبوونی ڕنگ و وشەیە. ڕێوڕەسمەکە لای ئەو مانای زۆری هەبوو، بە تایبەتتر مانە ڕۆحیەکەی. ئەزمونێکی مەسەل یەکەم پێشانگام ساڵی 84 لە هەولێر کردوەوە بەر لە 40 ساڵەمەوە بەر، یعنی 40 ساڵە من نامەی ماستەرنامەکەم لە لەندەن هەر بە ناوی وشە و ڕەنگەوە بوو کە لەگەڵ زیاد لە 300 شاعری دنیاە بوو. لەگەڵ شەرکۆبێکە سا پرۆژەیەکی هاوبەشمان هەیە 2000 وێنە 2000 ساڵ بەردەوام من لەگەڵ شاعیرەکانە لەگەڵ نووسەرەکانە کارم کردووە، بەس ئەمە جیاوازە، ئەمە هەم تابلۆکەی خۆمە هەم شاعیرەکانی خۆمە. خوێندنەوە بۆ دیوانەکە لەلایەن چەند نووسەرێکەوە ڕێوڕەسمەکەی ڕازاوەتر کرد. ئەوان ڕامانێکیان کرد بۆ تێگەشتن لەو هونەرەی ئاوێتەبوونی وشە و ڕنگ و هێما و ڕووناکی و فیگەری هونەری و تێکەڵبوونی شیعر و تابلۆیە. جگە لەوەی کە هونەرێکی تایبەتە و تایبەتمەندی ڕێبوارە لە تێکەڵکردنی ئەم دوو ژانرە هونەریە کە سنوورەکان دەبڕێت و هەمومان کۆ دەکاتەوە تێیدا، لە هەمان کاتیش هارمۆنی و مۆسیقایەک دەبەخشێت لەبەروەی کە سەیری فیگەرەکان دەکەی دەبینی دەستەکان دەفڕن، پێکان لە زەوی جا دەبنەوە، لەگەڵمان دەدوێن، هونەرێکی درامایی دەهێنێتە ئاراوەکە، لەگەڵ ئێمە دەکەوێتە گفتوگۆ. ئەمە شێوازی تایبەتی ئەم هونەرمەندەیە بۆ گزارشکردن لە بوون.
ئەزمموی تابلۆ شعرێکە کە لە ئەزمموونەکانی هونەرمەند ڕێبوار سەعید ئەو هەوڵی داوە زۆرینەی کات پەیامەکانی بە تابلۆ بگەێنێت بەڵام بە گوتەی خۆی ئەگەر نەیتوانی بێت پەنای بۆ شیعر بردووە بۆیە با خوێندنەوە بۆ تابلۆ شیعرەکانی هەست بەوە دەکرێت کە هەردووکیان پەیامێک دەگەیەنن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەموو شوێنێکی کوردستان و هەموو پارچێکی کوردستان جوانە، دیمەن و سروشتی زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە، دڵخۆش دەبین کاتێک شتێکی نوێ لە هەر پارچێکی کوردستان دەبینین. ئەم جارە لە ڕۆژئاوای ورمێ لە ناوچەی سۆمای برادۆست تابگەیەکی بەرز هەیە کە هەموو ساڵێک لە وەری زستان ئاوەکەی دەیبەستێ و دیمەنێکی جوان پێشکەش دەکات. بەڵێ جا هەر سەرنجڕاکێشی ئەم تافگەیە وای کردووە کە ئەو سەهۆڵە جوانە دروست بووە ساڵانە لە وەرزی زستان سەدان گەشتیار شاخەوان خەڵک بۆ دیتری ئەو دیمەنە جوانی تافگە بەستۆکە ڕوو لەو ناوچەیە ئەکەن ئیتر لە وەرزەکەشە هەر و کەمەیان ئەو ماوە کەمەیان هەیە کە بتوانن وێنەی ئاوا دەگمەن و ناوازە و جوان بگرن. دێن گەشتیار و شاخەوان بە چیاسەختەکانی ناوچەی سۆمای برادۆستی پارێزگای ورمێدا خۆیان گەیاندوتە دۆڵی خۆرخۆرا بۆ ئەوەی لە نزیکەوە تافگەیەکی بەستوو ببینن. تافگەی مەمەکان کە لە 80 کیلۆمەتری شاری ورمێ و 40 کیلۆمەتری شاری سەلما سەڵکەوتووە هەموو ساڵێ لە وەرزی زستاندا ئاوەکەی دەیبەستێ و دیمەنێکی جوان لە تافگەیەکی بەستوو ساز دەبێت کە سەرنجی شاخەوانان و گەشتیاران بۆ لای خۆی ڕادەچێشێ. ئەو جیک و گەشتیۆریک و هەر ساڵ گەڵە گەشتیۆرە باژار و جهێت جور بەجوور مەملکەتی مەتین ڕوێ خود دەنێ و جیەکە گەشتیۆرە گەڵە خوشەکەتیە ناوچەیە سۆما برادۆستە ئورمیەک و چەند ناو سەری هەنایەک و ناوەی باژێرگە لەسەرە ناوەی خۆرخۆرە لەسەرە هەندێک دەبێژنێ سولا مەمەکانێ و هەندێکی هەر دەبێژنێ گەلیە سولە. ئەم تافگەیە 35 مەتر بەرزە هەندێک ساڵ کە پلەی گەرمی هەوا زۆردا دەبەزێ هەموو تافگەکە دەیبەستێ و دەبێتە یەک پارچە سەهۆڵ بەڵام ئەم ساڵ تافگەکە بە تەواوی نەیبەستووە. بەم حاڵەش ئەوەی بەستوویەتی ئەوەندە سەرنجڕاکێشە کە سەدان کەس بۆ لای خۆی ڕابچێشێت. والله هر سال هم دهاتم بو آبشارا هنده جندی همه سالا بخاطر اینکه بارندگی گلا کرد بارش گلا بو برف گلا بو هوا سار بو روز گیته بو کاملا سری حتی بنی روز بو اما متاسفانه که ده سالا بخاطر خوشسالی بخاطر که با اینا برف باران آب کیم بیا و آبشار آب حجمه کیم بیا گلا جندی بوز نگیتیه. ڕێگای گەیشتنی گەشتیاران بەسەرەوەی تافگەکە ئاسانە بەڵام بۆ داگەڕان بۆ لای خوارەوەی تافگەکە گەشتیاران دەبێ بە ڕێگایەکی سەختدا دەرباز بن. ئەم تافگەیە ئەگەرچی لە وەرزی زستان بەهۆی بەستنی ئاوەکەی و لە وەرزەکانی دیکەش بەهۆی دیمەنی جوانی میوانداری لە سەدان گەشتیار و وەرزشمان دەکات بەڵام هیچ خزمەتگوزاریەکی پێویستی گەشتیارانی بۆ دابین نەکراوە. کامیل بۆکانی، کوردستان 24. بابینە سەر بابەتێکی تر باس لە چالاکیەکان بکەین کە ئەمەیان چالاکیەکە پەیوەستە بە شانۆ. جا شانۆ لەم ساڵانەی دوایی لە هەرێمی کوردستان پەرێکی باشی سندووە تەنانەت شانۆگەریمان هەیە یاخود ئەو فستیڤالانشمان هەیە کە لە چوارپارچەکانی دیکەی کوردستانەوە دێنە هەرێمی کوردستان لێرە شانۆی سەرشەقامەکان دەچنە هۆڵەکان ئەمە گرنگێکی تایبەتی خۆی هەیە بژانەوەی شانۆ یعنی ئاشتبوونەوەی خەڵک لەگەڵ ستەیجی شانۆ و لەگەڵ شانۆ. ئەوەی سۆڤان دەڵێ ماوەیەکی زۆر بوو غایب بوو لە هەرێمی کوردستان بەڵام خۆش حاڵانە ینی ئەم ساڵ زۆر باش ئێمە لە پرۆگرام لە زۆربەی هەفتەکان چالاکی شانۆیمان هەبووە لە شار و شارۆچەکان چالاکیەکانی هەژدەمین فستیڤاڵی شانۆی کوردی لە سەقس بە بەشداری 13 گروپی شانۆی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامە لە دووەمەوە نمایشی شانۆنامەکان دەستی پێ کرد. بەڵێ جا فستیڤاڵی ئەم ساڵ 31 شانۆنامە واتە دەق لە هەر چوارپارچەی کوردستانەوە بۆ ئەم فستیڤاڵە نێردرا بوو لە ئەنجامدا 8 شانۆنامە لە ڕۆژهەڵاتی کوردستان 4 دانە لە شانۆنامەکان لە باشووری کوردستان و بۆ بەشداریکردن لە بەشی پێشبڕکێ ئەم دوو کۆمەڵەیە هەڵبژێردراون پێشبڕکێ لەسەرەکرێت. لە یەکەم ڕۆژی نمایشی شانۆنامەکان لە فێستیڤالی شانۆی کوردی لە شاری سەقزی پارێزگای سنە گروپەکانی باشووری کوردستان دەورێکی دیاریان لە فێستیڤالەکەدا هەبوو.
لەم فستیوالی ئەمساڵدا دوو گروپ لە شاری دوهۆک و دوو گروپیش لە شاری کەرکووکەوە لە بەشی پێشبڕکەی فستیڤالەکەدا بەشدارن و گروپێکی دهۆکیش وەک میوان بەشداری کردووە. لە یەکەم ڕۆژی فستیڤالەکەدا دوو شانۆنامەی هۆشیاری تارماییەک و دەروێشیان گۆدۆ کە هەردووکیان بەرهەمی دوو گروپی پارێزگای دهۆک بوون نمایش کران. شانۆگەریە دەروێشیان گوت و بەحسی هەندێک کرد گروپێکی گەنجانە خوازن کارێکی شانۆی بکەن. ئەو گروپات نافخوادات بن دوو بەش هەندێکت خوازن شانۆیەکە کوردی بکەن چیرۆکێکە کوردی بکەن هەندێکەشی دوێت چیرۆکێکە جیهانی بکەن. پاشان بڕیارێت دەن شانۆ بەندا گودووی نمایش بکەن بەسە کراسێکی کوردی. بۆ فستیڤالی ئەمساڵ 8 شانۆنامە لە باشووری کوردستانەوە، 2 شانۆنامە لە ڕۆژاوای کوردستانەوە و 2 شانۆنامەش لە باکووری کوردستانەوە بۆ ئۆفیسی ئامادەکاری فستیڤال بەڕێکرابوون کە لە ئەنجامدا تەنیا 5 شانۆنامە لە باشووری کوردستانەوە بۆ بەشداری لە فستیڤالەکە هەڵبژێردران. لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە 19 شانۆنامە بۆ ئەم فستیڤالە بەڕێکرابوون کە 8 شانۆنامەیان لەلایەن دەستەی داوەرانەوە بۆ بەشداری لە بەشی پێشبڕکێ هەڵبژێردران. خۆشحاڵین کە هەروەکو دەورەهای پێشوو بینەری سەقزی بینەری هونەردۆستی سەقز لە شانۆکان استقبالەکات هونەرمەندان هەموو فستیواڵ بەخۆی بە ماڵی خۆیان دەزانن و بە ئەرق و حسێکی وەسفناپەزیر و خەریکن نمایشەکان ئەبینن ڕەخناگرن لە جەلەساتی لێکۆڵینەوەدا بەشداریەکەن. فستیڤالی شانۆی کوردی لە سەقز کە ئەمساڵ 18یەمین خولی بەڕێوە دەچێت کۆنترین و گەورەترین و بەردەوامترین فستیڤالی شانۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانە. فستیڤالەکە ڕۆژی پێنجشەممە 22 شوبات کۆتایی دێت و هەمان ڕۆژ لە ڕێوڕسمێکدا خەڵات بە بەرهەمە هەڵبژێردراوەکان دەبەخشرێت. هەڵبژێراوانی ئەم فستیڤالە بۆ بەشداری لە چەند فستیڤالی دیکەی نێودەوڵەتی دەستنیشان دەکرێن. کامیل بۆکانی، کوردستان 24. لە چوارچێوەی جێبەجێکردنی پلانی خولی پیشەیی لە ئەفرینی ڕۆژاوای کوردستان لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە خولی فێرکردنی درومان لە ناوچەی ماباتا کراوەتەوە. ئەمە هەنگاوێکی زۆر باشە گرنگە. بە گوتەی بەرپرسانی دەستگای خێرخوازی بارزانی دەخانم دەژن بە ئامانجی ئەوەی کە بتوانن بژێوی ژیانی خێزانەکانیان دابین بکەن و سوودی با بڵێن بە کۆمەڵ سۆدیش بە کۆمەڵگە بگێنن. ئەم پرۆژیان بۆ ڕێکخستون بێگومان تەنیا هەر ئەوە نییە دەستگای خێرخوازی بارزانی بەس فێری دوورمانیان کات مەکینەشیان پێدا بووی کە لە دواییە بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. لە ناوچەیە مابەتە یا هەرێما ئەفرینە ڕۆژاوای کوردستانی دەستگاها خێرخوازیە بارزانی خولێن فێرکردنا دروتنێ ji jinên bajar re vekiriye û wan fêrî dirûnê dikin da piştre debara jiyana xwe pê bikin û sûdê jî bigihînin civakê. دەستگای خێرخوازی بارزانی لە ئەفرینە ئەم حاول دەکەن لە هەمووی ناحیا و هەمووی گوندە کۆری میهەنی ji خەڵکی را بقەدمێنن. ئەم مدرباتینن مدربن اد ماکن بن يعني اد كونبن او كوري بساره بكن تدريبات دكن وكي خياطيه ج كاري جنارا كونب استفاده كي جبينه ج روجن خدا فدا كي مدي ببينه كار كي دست خدا والعائله خوي فدا بكه. با ئەرمانجا خزمەتکردنا خەڵکی هەرێمێ دەستگەهێ بە هەموو هەولێن خۆ کار دکە ئالیکاریان ji welatiyên bajar û navçeyên derdora wê re pêşkêş bike. Welatiyan fêrî pîşeyên cuda dike heya pişt re bi dehata wan karan malbatên xwe pêxwedî bikin. چند کەسە هەنا ئەز تەدریب دەکەم سەر درونێ ئەم درونێ دەکەن طبعاً ئەو خێرخوازی و بەرەزانی هەو ئەم دامکردنە گۆ ئەم vê korî dikin. Elhamdülillah yani xwedê jê razî bin
ام في دروني دكن ام بر بنا دكن كو معني محتاج كسي نبن ايش خزانه بن حتى كانن حياه كانن في ظروفنا كو برچتنا معني في حرب دارو وكانوا بنخاب عايشين في تشتو يعني برزوني كر يعني معني ام مرة حرب ام مشروع خور مال خواكن يعني چه خراب امد عالما ومرة كوني بخو مال خو اداره كدار بك ونكو يعني بصراحة كبدايات امد عالما دی چارچوبه جیبجیکرنا پلانا خولین پیشه‌ای لهریم عفرینه جالی دزگاه خیخوازی بارزانی و خلا پرورده و فکرنا دروتینی لنافچه مابتا دی کارگاه که دروتینی ده هات فکرن. اف خل نزیکی 2 ماهانه بردوامه. ده هر گره که فکرنی ده 10 کس بجدار دبن. ئەمڕۆ لە جیهان ڕێوڕسم و کۆڕبەند و کۆڕی زۆر دەبەسرێت باسی دادپەروەری کۆمەڵایەتی ئەەکەین دادپەروەری کۆمەڵایەتی وشەیەەکە بەڵام مانای زۆر جیاواز یاخود پڕە لەمانە ئیتر ئەو دادپەروەریە کە لە کوردستان هەیە ئەوەی کە بینین لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی هەموو ئەو بوارانەی کە ئەتوانین بڵین کۆمەلگای لەسەر بنەمای کۆمەلگا دروستەکەن و کۆمەلگا تێدا ئەتوانێت بە ئاسوودەی بژی دادپەروەری کۆمەڵایەتێک ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتی لە ڕۆژی دادپەروەری کۆمەڵایەتی ینی ئەم ڕۆژە بۆ دیاری کراوە هەوڵ بدرێ ینی کار لەسەر نەهێشتنی جیاوازیەکان بکرێ مانی چینایەتی و کاڵبوونەوەی جیاوازی جەندەری یاخود نەهێشتنی ئەمانە هەموو پەیوەستن بە بابەتی دادپەروەری کۆمەڵایەتی وەکو سۆڤان دەڵێ لەم ڕۆژە لە جیان ڕێوڕسم و کۆڕ و کۆبوونەوەی جەماوەری تایبەت بەڕێوە دەچن مەبەست لە دیاریکردنی ئەم ڕۆژە پێویستی بە بەرەو پێشبردننی دادپەروەری کۆمەڵایەتیە کە بریتە لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی وەک هەژاری و پراوێز خستن یەکسانی جەندەری بێکاری مافی مرۆڤ پاراستنی کۆمەڵایەتی ئەمانە هەموو لە دادپەروەری کۆمەڵایەتی جێگەی دەبێتەوە جا سەبارەت بەماوە پێوەرەکانی دادپەروەری کۆمەڵایەتی و پێڕەوکردنیان لە کوردستان لەم ڕۆژە جیهانیە کە ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتیە میوانێکی بەڕێزمان لەگەڵا کە یاسین عەزیز شرۆڤەکاری لەگەڵمان وەکو شرۆڤەکردنی ئەم بابەتە پێکەوە ئەم بەیانیە گفتوگۆ دەکەین بەخێر هاتی بەخێر مامۆستا یاسین دادپەروەری کۆمەڵایەتی ئەگەر سیر بکەین لەسەر ئاستی کوردستان چۆن ئەبینرێت بەیانی باش جەنابتان لە بۆ بینەرانی خۆشەویست دیارە وەکو جەنابەت باست کرد قسەشی جوانت کرد کە زۆر پەرت و بڵاوە دادوەری کۆمەڵایەتی دیارە هەموو بابەتەکانیش دەگرتەوە ڕاستە ناوی کۆمەڵایەتیە بەڵام ئەوانەی باست کرد جەنابەت زۆر ڕاستن لایانی سیاسیە لایانی ئیشوکارە لایانی پەروەردەیە زۆر بابەتی پەرت و بڵاوە لایانی کوردستان یعنی ئەمە دەکرێت مەسەلەن بە چەند قۆناغێک باسی کوردستان بکەین پێش 91 لە وەزعێکدا بوو کوردستان کە دیارە بارودۆخی تەواو شڵەژا بوو وەزی ئەوەی نائارامەکە بوو لە کوردستان ترس و لەرزەکە بوو لە کوردستان ینی زۆر کەس کات و باسی دادپەروەری کۆمەڵایەتی دەکەی ینی دادپەروەری ئەوەیە کات و با بڵێن دڵنیایەک هەبی لە دووار ڕۆژ ئەمە لە کوردستانەوە بەڵام لە پاش 91 و دیارە ئارام بوو سەبرکە کوردستان و دروستبوونی هەرێمی کوردستان و کورد کە زانی کۆمەلگایشی تایبەت و سربەخۆیە لەگەر دیارە زیاتر بیر لەو بابەتانە کراوە ئەو بابەتانە قوڵتر بوونەوە لە ناو کۆمەڵگەی کوردانی و هەتا لەلایەنێکە سەرپەرشتیار و سەر ئەوانەی کە ئەزممویان هەیە یان شارەزان لەو بابەتان پێم وایە کە کوردستان پاش 91 زۆر قۆناغی باشی بڕی ئێمە ڕاستە دەوڵەت نین بەڵام بەرەو پێگایشی دەوڵەت بوون چوین بەڵاو بەوەی کە دامەزراوەی گشتگیرمان هەبوو لەوانە کە زۆر هەوڵیدا کە یاسای تایبەت بە کوردستان بە خەڵکی کوردستان بە تەبیعەتی خەڵکی کوردستان دروست بکرێ و دابندرێ دروستبوونی پەرلەمانی کوردستان دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دروستبوونی ئەو هەموو دامەزراوانەی کە ئەمن پێم وایە کە بنیاد نەرەکەن لە بۆ ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی لە هەموو بوارەکان بستە جێی خۆی بۆیە ئەمە پێم وایە کە لە کوردستان ئێمە شتێک وەکو کورد شتێکی باشمان کرد نمونەیەک چاکماندا کامە دەتوانین لە کاتی کە دەسەڵاتێکمان هەبوو بتوانین زۆر باشی شتی زۆر باش ئەنجام دەین و بینە پێش زۆر وڵات هەیە لە دەوروبەری خۆمان دەژین کە زۆر لە مێژە دەوڵەتن یعنی خاوەن سەروەری خۆیان خاوەن دەسەڵاتاری خۆیان خاوەن دامەزراوانی خوێن بەڵام تا حەدەکی زۆر چاک کوردستان ئەگەر شان بەشانی وانش نەبی بەڵام منافەسێکی زۆر چاچیوانی کرد
کوردستان نمونەیەکی چاک بوو من مثلەن لەوەی لە تەمەنی ئێمەدایە پێش نەوەتیەک و پاش نەوەتیەک بە تەواوی هەست بە و گۆڕانکاری دەکات لە نەوەتیەک تا 2023 ئەو قۆناغانە کە ئێمە لێ ژیاوین ئەم پێم وایە کە ئەوانەی لەو قۆناغانە ژیاون دەتوانن تەواو مقارنێک بن لەبەرەوەی کە پێشتر کوردستان چۆن بوو ئێستا چۆنە. باشە مامۆستا دەبینین ڕەنگە لە دەوروبەری خۆمان نەک ئاینی جیاواز بە ئاسانی وەرنەگیرێ نەتەوەکان قبول نەکرێت تەنانەت یەک ئاین و یەک نەتەوە مەزهبی جیاواز قبول ناکرێت بەڵام لە هەرێمی کوردستان دەبینین ئاینی جیاوازە لە تەنیش یەکتر وەکو برا مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن هیچ کێشەیەک نییە بگرە ئەو ڕێزێ ڕەنگە لە ئاینە کەمینیەکانی هەرێمی کوردستان هەیە بگیرێ لە زۆرینەکە بەو شێوی مامەڵی لەگەڵ نەکرد یان هیچ نەبێ هاوتا یەکترین ئەمە لە کوێی دادپەروەری کۆمەڵایەتی جێگەی دەبێتەوە ئەمە بەشێکی گرنگی دادپەروەری کۆمەڵایەتە ئەوە ئەساسەکە یعنی ئێمە وەکو باسم کرد لە مێژینەی کوردایەتی و کوردەواری ئێمە نمونەی زۆر جوانمان هەیە لە کوردستان ئەمە بەس سەرباسی بەس ناوچەی هەولێر بکەم یانی وەکو کە بە خۆمان لێ دەژین دوو ناوچەی زۆر گرنگمان هەیە لەو کە جەنابەت باست کرد ناوچەی کۆیە و ناوچەی شەقڵاوەیە ئێمە لە دێر زەمانە لەگەر وەکو مسلمان لەگەڵ ئەو برایانی مەسەلەن کریستیان و مەسیحی و لەگەڵ یان دەژین ئەمە لە وەکو باست کرد جەنابەت لە وڵاتی تەنیشتمان هەیە وڵاتمان هەیە کە ئەو جیاوازیە ئاینیە ئەو جیاوازیە با بڵێن مەسەلەن قەومیە ڕاستی زۆر گرفتی بۆ دروستکردینە بەڵام لە کوردستان کە باس کرد حتا لە لایانی مەزهبیەکەی ڕاستە لە کوردستان ئەگەر بێنە سەر وەکو ئیسلام دیارە زۆربەی مەزهبی ئەهلی سونەنە بەڵام هەر کەسی کەش بێ بژی بە ئارامی دەتوانێت لە ناو خەڵکی کوردستان بژی ئەوەی کە بۆ جەنابتم باس کرد ئەو دوو نمونەیە کە ئەمن بخۆم شاهدی حاڵم و برادریش زۆریشم تێدا بووە حتا برادری غیری ینی من کە لە جامیعە بووین لە بەغدا کوردی یەزیدیشمان لەگەڵ بوو یعنی لە یەک ژوور مەسیحیمان لەگەڵ بووە خەڵکی ئەو شەقڵاوی بووە یەزیدیمان لەگەڵ بوو خەڵکی ناوچەکانی تری کوردستان بووە بەڵام زۆر وەکو کورد ئەمە تانوتمان ئەو نمونە جوانەی بدەین و ئەو پێکەوە ژیانەی دروست بکەین وەکو باسم کرد لە شەقڵاوی یان لە کۆیە بە تایبەتی لە شەقڵاوی کە زۆر تێکەڵن نمونەیەکی زۆر جوانماندا ئێمە لە هەولێر لەگەر عنکاوی نمونەیەکی زۆر جوانماندا یعنی هەمە زۆر زار باز دەکەینەوە هەتا کاتی ڕەمەزان دۆست و برادەرمان هەبوو کە ئێمە بە ڕۆژی دەبووین وەکو مسلمان ئەو برادەرە کریستانەکان لە پێشەمە هیچیان نەدەخوارد یان هیچیان نەدەخواردەوە ئەو پێکەوە ژیانە کە بەشێکی زۆر کەوای کردووە کە ئەمە چەندین ساڵ نزیکەی 1000 ساڵە پێکەوە بژین دیارە ئەو لە بەهۆشتێکی بە ئاسان نایەتە دەست پێم وایە کە ئەوە بنەمایەکیە ئەساچیە کە لە کەسایەتی کوردایە و لە کەسایەتی خەڵکی کوردستاندایە ماوسا یاسین هەر بۆ پشتڕاستکردنەوەی ئەمانی کە دەیڵین بۆ خۆی جوانترین نمونەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان دڵێکی ئەوەندە باشیان هەیە لەگەڵ تەواوی ئاین و ئاینزاکان و پێکاتەکان پێکەوە دەژین لەگەڵ ئەوەشا حکوومەت زۆر هاوکار بۆەوە بۆ نمونە توانین باسی ئەوەی بکەین لە هەرێمێکی وەکو ئێمە کە خۆمان هێشتا نەبووینەتەوە دەوڵەت بەڵام تەواوی ئەو بنەمانە ڕەچاو ئەکەین کە بۆ دەوڵەت بوون پایەکانی دەوڵەت بوونە ئێمە بەڕێوەبەرایەتێکمان هەیە لە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتی پێکەوە ژیانی ئاینەکان ئەمە جوانترین چەمک کە بمانوێت سەبارەت بە دادپەروەری کۆمەڵایەتی بیگەێنی نەتوانین بڵین لەم موەسسانەوە ئەم دادپەروەریە بە یەکسانی دابەشەکرێت بەسەر تەواوی ئەو ئاین و ئاینزانەی کە لە هەرێمی کوردستانن ئەمە تا چەند گرنگە کە حکوومەت پاڵپشتە بۆ ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی بەم شێوە سیستەماتیکە بچێتە پێشەوە خۆی قسەشی زۆر جوان هەیە کە ئێمە لە ناو ئیسلامەتی هەمەنەڵ ئەوەی کە بە دەسەڵات دەگۆدرێ زۆرجار بە قورئان ناگۆدرێ دەسەڵات ئەگەر هاوکار نەبی بەلایەنە ئەرێنیەکان دڵنیان کە کەشتی ناخۆش ڕوودا ئەمە زۆر وەکو کاکار باس کرد ئەو نمونانی لە دەوڵات بشن زۆر هەندێک دەسەڵاتی لە هەندێک وڵاتان بەداخەوە زیاتر ئەو لایەنی قین و ڕق و ناتەبایی دروست دەکە لە ناو خەڵکی یعنی حتا لە ناو عێراقش تووشی ئەو کارەساتە بووینە یعنی 2006 تا 2007 2008 ئەو ناخۆشی و ئەرکابەریە مەزهبی کە لە عێراق بوو چێشی زۆر ناخۆش بوو ئێمە لە کوردستان ڕاست ئاسمان پێ نەدەکرد خەڵکی کەش بهات بە کوردستان هەستی پێ نەدەکرد و هەستی بە دڵنیایی دەکرد بۆی زۆری خەڵکی لەو ناوچانەی خوارەوەی عێراق ناوەڕاستی عێراق ڕویان کردە کوردستان چونکە زانیان ئەو شتە لە کوردستان نییە پێم وایە ئەگەر حکوومەت هاوکار نەبی یان دەسەڵات هاوکار نەبی یان خوا نەخواستە دەسەڵات نیەتێکی خراپی هەبی لەو بابەتانە پێم وایە زۆر بە ئاسانی دەتوانێت بڵاو بکرێتەوە بەڵام لە ڕێی وەکو جەناب باس کرد زێر وەزارەت قاف لە ڕێی منهەجەکانی پەروەردەی لە وەزارەتی پەروەردە پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ساڵە لە دێر زەمانەوە لە کاتی دروستبوونی تا ئێستاش زۆر هاوکار بوو هاوکارێنی ئەرێنیش و دیارە سەبر ئەو تەسیراتانەی زیاتر ئەرێنی بووە خاڵەشی گرنگت باس کرد باسی پەروەردەت کرد پەروەردە وێزانی سلکێکی گرنگە شوێنێکی گرنگە لەوەی کە
چۆن منداڵ پەروەردە دەکات تاوەکو دەردەچێ و دەبێتە تاکێکی کاریگەری ئەم کۆمەڵگایە ئێمە لە منداڵیەوە ئەمەمان بینیوە بە بڕوای من ئەم دادپەروەریە کۆمەڵایەتیە ینی لە قوتابخانەی سەرەتایی کاتێک دەمان خوێن منداڵێکی یەزیدیان منداڵێکی کریسیان لەگەڵمان لە پۆل بووایە لاوانەی ئاین نەدەهاتە ژۆریانە ئارەزوومەندانە بوو ئەگەر داش نیشتوە بیست با زانیاریەکە وەرگری بەڵام نمرەی بۆ هەژمانە دەکرا ینی پرسیارەکە بەو شێوازە بکەین پەروەردە توانیوێتی ڕۆلی کاریگەر ببینێ لە بابەتی بێکەوە ژیان و بابەتی دادپەروەری کۆمەڵایەتی و کاریگەری پەروەردە چەندە لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی ئێمە کار پێش پەروەردەش ئەم بکو باسی دەسەڵاتمان کرد و باسی ئەساسی دروستبوونی کۆمەڵگەشمان کرد دروستبوونی کۆمەڵگە ئێمە کۆمەڵگەی کوردەواری هەر بە ئەوەی سروشتی خۆمان کۆمەڵگەی ینی وانین یان دەمارگیرنین بۆی خەڵک زیێ دەبێتەوە لە ناومان بۆیە زۆر ئاسانە بە میلیۆنەها خەڵک لە ناو کوردستان بژیانی ئەمە کاتم بەسەدات و لە کوردستان کە میلیۆنە ئەو پەروەردەی ڕاستە مامۆستایەکانمان کە ببین بێ لە سەرەتایی لە ئەوەی زۆر مامۆستای کریسیانمان هەبووە زۆر مامەڵەشمان خۆش بووە جارۆ بۆ لە کاتی مامەڵە مێسم بە بیریشتم دێتەوە لە ناوەندی چ لە ئامادەی مامۆستای کریسیانم هەبووە باوەڕ کاستم پێ نەکردێکە کریسیانە کە زانیشتم کریسیانە زۆر ئاسایی خۆشویست لە مامۆستایەکەی تر مەستەنە ئەو بنەما پەروەردانی کە جەناوت باس کرد زۆر ڕاستە ئێمە هەمووی لەگەڵ ژیانە ینی ئەوانەی پاش نەوەتویەکیان پاش 2023 باز دەکەین ئەو نەوانە زۆر دۆ منداڵەکانیان لە بۆ دۆست و خزمان یان لە بۆ خزمەکانی نزیک باز دەکەین یان لە بۆ هەر بابەتێک بیان مناسبێک باز دەکەین دەڵێن ئەوەی کە ئێمە پێداهاتین ئەوە ینی تۆزێک لە ئەو ئارامیە و ئەو استقراری ئێستا لە پاش دروستبوونی حکوومەتەکان یاریمی کوردستان و دەسەڵاتی کوردی تۆزێک ئاسانتر و پێشتر ئەمە زیاتر هەستمان پێ دەکرد بەڵام ئەو خۆشەویستی لایانی کورد ئێمە وای نەکرد مەسەن ئەو هەموو زوڵمەمان لێکرا مەسەن لە نەتەوەکانی ڕقمان لە نەتەوەکان بکتەوە لە کەسان ڕقمان خزبەوە بەڵام لەندەوەکەی نا ئەوەش پێم وایە پەروەردەیەکی زۆر جوان کرا کاگاسی من مەبەستمێ بۆچی ئەمە ببوورە قسەکە بە جانابت ئەبڕم بۆی کە باسی ئەوە بکەم ئەڵێ مەسەلێکی عەربی هەیە ئەڵێ لا تسأل الطبيب اسأل المجرب لا دكتور ما برسا لو كسيكا درددارة وتجربة كردو أزموني كردو ببرسا إيمي كرد لو قلبوينا لو كومالغي بوينا كببر دوام نادات بروي كومالاتي ما بردوام كراوا لهمو رويا كوا هولي لناو چونو قركردنيان داوين هولي اوان داوا كا شو ناسمان بصرنوا واتا اويكا باس لمروفاتي كات بپێچەوانەکەی نامرۆڤایەتی بەرامبەر بە ئێمە کراوە تا چەند ئەمە بۆتە کاریگەری هەیە لەسەر گەلی کورد کە ئەوەی کە بەرامبەری کراوە نەی کات بە بەرامبەر کەسێکی دیکە لە کاتێکدا کە پەنا بۆ ئێمە ئەهێنرێت وەک بینیتان کە بەشێک لە پەنابەران و ئاوارەکان لە هەرێمی کوردستان جێگیر بوون ئەمە تا چەند کاریگەری هەبووە کە ئێمە بە پێچەوانەوە مامەڵە بکەین بڵێم سۆباخان ئەمە هەروە بووین یعنی ئێمە پێشگەلەوەی کە هەروە بووین مەبەستمێ ئەو کە ئەوانە کاریگەری هەبووە کە ئێمە ئەوەندەی دیکە بتوانیانی هەست بە بەرامبەرەکەمان ئەمە چونکە میلەتێکی نۆ کوچەناوت باس کرد هەردەم زوڵممان لێکرایە هەردەم نادات پەروەریمان بەرامبەر کرایە یعنی زۆر هەستمان بەو معاناتەی کردی کە خەڵکەچکە وای کردی هەرچەندە ئەو کابرایە ینی ئەو تاکە کەسە کە هاتە ناو کوردستانیش ینی زۆر جار بۆ ئەمە تووشیەوە بووینە کە هەر بیرە کۆنەکەی لا ماوە ینی هەر لە مێشتی ماوە چ بەرامبەر کورد یان کوردی با بڵێن بەخوا نبینی وەکو کەسێکی ئاسایی و کە مرۆڤێک حەقی هەبی دەوڵەت دروست بە حەقی هەبی کیانی خۆی هەبی بەڵام هەر معامەڵەی باشەکەمان لە کردی قەت ینی ئەوانەی کە هەمان بووە لە پێشتر نەمان کردێتە مەسەلەن قیاسێک لە بۆی کە مامەڵەی لەگەر بکەین لە کاتێک کە ئەو لاواز بۆ لێ قەوماوە یعنی ئەمە پێم وایە کە کورد هەم زۆر جار باسیش دەکەم دژمنەکانمان نەیارەکانمان پێش ئەوی کە دۆستەکان شایدی ئەوەی بۆ کورد دەدەن کە زۆر سەرسوڕمان بووینە کە ئەو کاتێک ینی پێدەستی مەسەن لە دەستگایکی دابلۆسێنەر ئیشی کردبی لە کاتی ڕژێمی پێشتر کاتە لە ناو کوردستان ژایە لە هەولێر ژایە لە سلێمانی لە دۆک ژایە ینی نەوە ئەوە چکێکی چاوەڕی بۆ کە خەڵک بە چاوە چرقخینە مامەڵی لەگە بکە بەڵام بەو چاوە لەگەر نەکرا وەکو کەسێکی ناو ئەوەی کرات لەلانی حتى مثلا دەست ئێستا فترێک من لە سووریای بووم لە سووریای کابرای ئاوارە بۆی نەبوو نە هەمان مافی هەبی لە خستەخانە و لە عیلاج و ئەو شتانە بەڵام خەڵک دێتە کوردستان ئەو شتەی هەر نییە والله یعنی مەوەکو خەڵکی شاریان خەڵکی وڵات زۆر جاگلەی دەکەن دەڵێ احتمال خەڵکیەکە ئیشەکانی زیاتر بۆ ئاسان بکری ینی ئەو پێم وایە ئەوەی جەناب باست کرد زۆر ڕاستە ئێمە قەت بەو نەرێنی نەبووینە هەردەم کوردایەتی ینی ئەو ئەخلاقە جوانێک کە چلانی ئاین لەمان ماوەتەوە یان
پەروەردەکراوین لەسەری چ لەوانەیە کە لە ناو بنەماڵە و خێزانەکانمە بووە هەمووی تەواو چەسپا و هیواداریشم لەگەر ئەو نەوانەی کە دێن زیاتر بڕۆ و زیاتر پتەوتر بابەتە. دەڵێن ئەو کەسێک کە لەش ساغا نەخۆش نییە هەست بە ئازاری نەخۆشێک ناکە و ئەو کەسێک کە دەوڵەمەند و پارەدارە هەست بە مەعاناتی هەژارێک ناکە. ئێمەش کە ئەو دادپەروەرە کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەوانەی کە لە دەوروبەری ئێمەە نیان بینیە ئەگەر دادپەروەری کۆمەڵایەتی لێرە نەبی و ئێمە ڕاچاوی نەکەن هەم خەڵکەکە هەم حکوومەت چ فەوزایەک لە کوردستان دروست دەبێت. نەبوونی ئەم ئازادیە یاخود نەبوونی ئەم بەیەکەوە ژیانە لە هەرێمی کوردستان چی دەبێت ئەگەر نەبووە؟ شتێکی زۆر ناخۆش بوو. ئێمە پاش 2000 هەندێک بۆ ئەم پرسیار دەکەم هەندێک پێیان پیشان دەینەوە ئەوەی کە ئەمە دەیکەین ڕاستە واجبی ئاینی و ئینسانی ئەخلاقی خۆمانە بەڵام دەشوانی نەیەکەین وەکو هەر شوێنێکی بەڵێ لە ئەمریکا کە چەندێ وڵاتێکی پێشکەوتو یا وڵاتە غەربیەکان دەبینین تاوەکو ئێستاش بەرامبەر بە ئەوانەی کە با بڵێن ڕەشپێستن نادادپەروەری کۆمەڵایەتی هەیە بە شێوازێکی زۆر دڕندانە مامەڵیان لەگەڵا ئاکرێت. ئەمن زۆر وەکو شرۆفەکاری سیاسی کە دەرەچین زیاتر لەگە جەنابەتەوە کە خەڵکێک ئەمن پێشتر دەیان ناسم ینی پێش 91 زۆریان ئاوارە بوون لە کوردستان ئێستا دەسەڵاتیان هەیە لە بەغدا یان پێش 2003 هاوارە بوون لە شوێنی کە زۆر داهاتنە کوردستان پەناگەک بوو بۆیان یعنی لە کوردستان و ئیشی سیاسی خۆیان دەکرد زۆر ناخۆش کە ئێستا دێ لەسەر تەلەڤیزیۆنەکان بە چاوە چوە سەیری هەرێمی کوردستان دەکەیان پێی ناخۆش هەرێمی کوردستان پێشکەوی یان هەتا پێی ناخۆش ئەو کیانە سیاسی و ئیداری هەرێمی کوردستان هەیە هەر بمینی ئەسڵەن يعني زۆر پێ ناخۆشە لە دڵت بەڵام ئەوە قەدواناکە ئەمن ئەو ڕق و چینەی بەرامبەری هەگرم هەر بە پێکەنی هەر بە خۆشی دەمێ کاکە تێبگەینم دەمێ ئیقناعی بکەم بەوەی کە ئەو هەڵەیە هێشتان بۆیان پێم وایە کە ئەمە چەند ئەزمموی ناخۆشمان هەبووە لەو بابەتەی بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە کە تاچی کورد کە پەروەردەی تاچی کورد تا ئێستا زۆر لەخوای بە زیادوی هەر باشە و هیواداریشن هەر باش ببین هەر چەندەوەکو باسم کرد زۆر غەدرمان لێ دەکرێت زۆر زوڵمان لێ دەکرێت بەڵام پێم وایە کورد بەوەی زیاتر بردوێتەوە ینی شناسی کوردی سومعی کورد لە شوێنان کە هەموو لە هەر جێک دەبینی بە بەرسچ کورد دەبینن بەتایبەتی لە دەستگا گەورەکانی وەکو مەسەن فاتیکانە یان دەستنە ئەزهەر یان دەستنە سعودیە لەو شوێنانە کورد لەو بابەتەی سومعی زۆر باشە جەناب لەگەڵەوە ئێمە سروشتی خۆمان نەگۆڕین ئەگەرچی هەندێک زار تووشی یعنی وامان لێ دەکەن تووشی دەمارگیری نەتەوایەتی ئەو کاردانەوەی دەبی ناخۆشە ماوە باوە دەبین ئەمە لە سوۆسیال میدیای کە هەندێک کۆمنتان دەخینەوە بەڵام ئەو شتێکی گشتینە لەوەی لەخوای بە زیاد بی پێم وایە کە کورد ئەو سروشتەی پار بۆی زیاتر دەباتەوە ڕاستە خەڵکێک پێی وابی کە ئێمە زۆر دڵیان سافە کورتیان یانەوە ینی ئەوە لە هێز و لە بوونی خۆمانە لە شوناسی تایبەتی تاکە کەسی کووردە نەکداوای کورد نەداوازە کورد با بڵێن مەسەلەن سادە و ساکارە خەڵکێک یا پێوات بکەکەەوە کورد فەقر حاڵە دێدە دڵی سافە دەتوانم بە دوو قسەی ئەوە بکەم ئەوە نیە ئەوە لە چاکە و لە تاکە و لە پەروەردەی تاچی کورد زۆر باشە مامۆستا یاسین من ساڵی پار و پێرار پرۆگرامێکم هەبوو بناوی پرۆگرامی ئەزمموی کوردستان تەواوی ئەزمموی کوردستانمان دەخستە بەر دیدی بینەر بەڵام بینەرەکە تایبەت بە هەرێمی کوردستان نەبووی من میوانمان لە دەرەوەی هەرێمی کوردستانێنان لە خوار و ناوەڕاستی عراق زۆر سەرسام بوون زۆربەی ئەو میوانانەی کە بەشدارە بوون لەگەڵمان زۆربەی زۆریان مامۆستایانی زانکۆ بوون پسپۆڕان بوون کەسانی شارەزا بوون ئەو دادپەروەریە کە لە هەرێمی کوردستان ئەیبینین بە ئێستاشەوە لە عێراق کە چەند ساڵە دەوڵەتە ئێمە و دادپەروەری نبینین ئەوان زۆر سەرنجێکی جوانیان هەبوو ئێوە دادپەروەری کۆمەڵاتیتان نەک لە لای خۆتان ڕەنگی داوتەوە مرۆڤ لە سروشتیشتاندا دیارە هەروەکو ناوچە پارێزراوەکان کە ڕاوی تیادا قەدەغەیە ئاژەڵەکان زۆر بە ئازادی ئەتوانن ممارەسەی ژیانی خۆیان بکەن تا چەند گرنگە کە ئێمەی خەڵکی کوردستان ئەو دادپەروەری کۆمەڵاتیان نەک تەنیا لە لای خودی خۆمان ڕەنگی داوتەوە بگرێت لە سروشتەکەشمان ڕەنگی داوە نەخۆی کە تێکەڵمان دەبی ئەو حقەتەی دەزانی کابرا زۆر جار هەیە لە شوێنی زۆر دوور کە باسی کوردستان دەکا یعنی زۆر شارەزانی هەر جێ لێ بووە کە دێ لە واقعەکەی دەژی کە دێ واقعی کوردستان دەبینی کە دێ جوانی کوردستان دەبینی کە جوانی تاکە کەسی کورد دەبینی کە دێ لە بازارەکان مامەڵە لەگەڵ خەڵکی کوردستان دەکە و فێڵی لێ ناکەوەکو لە وڵاتانی تر ینی ئەوەی ناکە استیقلالی ناکە بڵێ ئەوە بێگانەیە یان خەڵکی ئێرە نیە بە زیاتر ئەوەی لێ بکەم يعني ئەو هەموو سروشتە جوانە ئەمە ناڵم تا ئێستاش لەوەی کە زۆر باشیشین وەکو ئەزمموی خۆم هەمزارێ باز دەکەم زۆر باشین خەڵک هێشتان بە شانیەوەمان نبینی کە ببینە دەوڵەت یان ببین ئەوە نابی کاکە من تاکە کەسم خی گەورە و حەقی پێدایمە بە زمانی خۆمبی بە کەلتوری خۆمبی لە جوگرافیای تایبەتی خۆم بم
با دەوڵەتی خۆشم هەبی بێ ئەوەشم هەبی ئێمە ڕاستە زۆرمان هەڵدا و زۆریشمان کاریگەر بەڵام ئەم پێم وایە بەرام هێشتان کورد زۆری لە پێشە تا خەڵکی دیکە بۆ خۆمان نا خەڵکی دیکە قەناعەت پێبینی کە ئێمەش کاکە ئێمەش وەکو ئەو هەموو خەڵکی کە لەسەر ئەو زەوی هەیە دەتوانین و نمونەی جوانیشمان نیشانداوەم پێم وانییە کە کەسێک لە نەیارەکانمان لە دۆستەکانمان بڵێ کە کورد لەو لایەنەی ئاوایە مەسەلەن وەکو باسم کرد خەڵکەکە بووە تاپلۆسێنەر بووە خەڵکەکە بووە ئەزیەتی داینە خەڵکەکە بووە چیمەبارانی کردینە بەڵام کە هاتیە لە لێ قەومایە لەو کۆمەلگایە جوانە لەو سروشتە جوانە کەس بە بیری ئەوەی کە تۆڵی لێ بکاتەوە یان بە بیری تۆڵە شتوات مامەڵی لەگەنە کردێ پێم وایە ئەو شتێکی زۆر جوانی کۆمەلگای کوردی و تاکەسی کوردی مامۆستا یاسین عەزیز شۆڕەبەکاری سیاسی و کۆمەڵایەتی سوپاس بۆ ئەم بەیانیە لەگەڵمان سوپاستان دەکەم هەر لەسەر ئەم بابەتە ئەوەستین گفتوگۆی زیاتر ئەەکەین بۆ گفتوگۆی زیاترەکەین ئەوەی کە بینیمان و بیستمان لە شرۆڤەکارێک بوو کە باسی لە هەرێمی کوردستان کرد دەمانوێت بچین لە پارێزگاکانی خوارو و ناوەڕاستی عێراق بزانین ئەم دادپەروەری کۆمەڵایەتیە بە چ شێوەیەکە چونکە ئەمڕۆ ڕۆژی دادپەروەری جیهانیە دادپەروەری کۆمەڵایەتی جیهانیە با هەر باسی هەرێمی کوردستان نەکەین با بزانین لەولا چ خەبەرە ئێمە خۆشی بێ ترشی بێ ئەمە لینکێکی بەهێزمان لەگەڵ عراق و بەغدا هەیە ئێمە هەرێمێکی سەر بە عراقین بۆیە مامەڵەی ئێمە لەگەڵ ناوەڕاست و خواری عراق زۆر پەیوەستە بە بەیەکەوە ژیان بەو دۆخە کۆمەڵایەتێک کە لە هەموو عراق و لە هەرێمی کوردستانیش هەیە لەسەر ئەم بابەتە قسە دەکەین ئاهەنگ ئەنوەر پارێزەر لە بەغدا لەگەڵمانە بەڕێز ئاهەنگ سڵاوت لێبێ بەیانیت باش لەوە دەست پێ بکەین لەگەڵ میوانێکمان پێشتر لەگەڵ کاکیاسین قسەمان لەسەر ئەو دادپەروەری کۆمەڵایەتی کرد کە لە هەرێمی کوردستان و لە شارە جیاوازەکانی کوردستان هەیە ئێمە لەوە دەست پێ بکەین نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ژینگەیەکی چۆنی دروست کردووە ئێمە ڕۆژانە هەواڵی جیاواز لەم شوێنە دەبینین لە کەرکووک و لەو گوندانەی دەوروبەری کەرکووک دەبینین کە زەوی جوتیاران دەستی بەسەردا دەگیرێ هێرشی کۆمەڵایەتیان دەکرێتە سەر ژینگەکە چی دەگوزارێ بەگشتی لە کەرکووک و دەوروبەر و ناوچە دابڕێنراوەکان سڵاو و ڕێز لە ئێوە و لە بینێرانی خۆشەویست زۆر سوپاس بۆ میوانداریکردمان و بەشداریکردمان لەم بەرنامەیەدا دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەریە کۆدادپەروەری کۆمەڵایەتی کە لەلایەنێتەوەی گرتۆکانەوە ئەم ڕۆژە دیاری کراوە لە جیهاندا بەداخەوە ئەوەی ئەگوزارێت ئێستا لەم دۆخەدا دیارە دادپەروەری کۆمەڵایەتی خۆی فەلسەفەیەکی سیاسیە بۆ حکومڕانێکی دادپەروەرانە لە وڵاتدا بەڵام ئەمەش لەلایەن ئیدارەیەکی خاوەن حکمت و بە سەلیقە ئەم دادپەروەریە ئەنجام ئەدرێ دادپەروەری کە کۆمەڵک خاڵ لە خۆی ئەگرێ لە مافی مرۆڤ لە یەکسانی لە پەروەردە و فێرکردن لە دابینکردنی زەویزار و شوێنی نیشتە جێبوون بۆ تاکی کۆمەلگا هەر لە دابینکردنی پێداویستە تەندروستەکان بەڵام بەهۆی ئەو فەوزا ئیدارەی کە ئێستادا ناوچەکەی گرتوتەوە کە ئەمیش دەسەڵاتی عێراقا بێگومان کەرکووکیش ئێستا لەژێر سایی ئەو دەسەڵاتەیە جیاکارێکی تەواو ئەکرێ لە هەر لە پرسی دامەزراندنی گەنجان لە ناوچە جێناکۆکەکان کەەوە کورد بێ بەشە و داگیرکاری زەوی زار و مڵک و ماڵی کوردانی ئەو سنوورە و سەراڕێی ئەوەش لە بابەتە لە پرسە یاسایەکاندا کە خۆی دادپەروەری خاڵێک لە پێویستە لەژێر سێبەری یاسا و دەستووردا بێ بەڵام لە ڕووی ئەمنیشەوە هەموو ئەمانە پێچەوانەیە هیچ یەکێک لەم خاڵانە جێبەجێ ناکرێت ئەمەش وەکو ئاماژەمان پێی کرد ئەگەڕێتەوە بۆ ئەو فەوزا ئیداری و سیاسەیە کە لە ئێستادا هەیە بۆیە ئێمە هیوادارین کە بەڵێ جگەلەوەی کە ئێمە هەمیشە لەگەڵ بەغدا هیوادار بوون و هیوامان خواستوە بەڵام تا چەندە بەزەقی پێشێلکردنی مافی مرۆڤ و هەروەها نەبوونی حکومێکی ڕەشید وای کردووە کە کارەکانی ئێوەی پەرلەمانتار یاخود کەسانی سیاسی لە بەغدا سەختتر ببێت جگەلەوەی کە هیوا بخوازن هەمیشە جەنگ بکەن بۆ بەدەستهێنانی دادپەروەری کۆمەڵاتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەتی ئەو ناوچانەی کە ناوچە دابڕێنراوەکانن
دیارە ئێمە لە بەغدا کارمان وەکو پارێزەرێک و وەکو چالاکوانێکی نەبوارەکانی مافی مرۆڤدا لێرە کارەکەین. کارکردنیش لێرە زۆر سەختە. ئەتوانم تا ئاستێک ئاماژە بەوە بکەم کارکردن لە بواری مافی مرۆڤە وەکو خەیاڵ پڵاوی وایە زۆر سەختە. ئێمەش ئیسڕاڕەکەین لەو بوارەدا چونکە پرسی مافی مرۆڤیش ئامانج لێی بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتیە و تا ئاستێک ئێمە کارمان لە ناوچە جێناکۆکەکان کردووە بۆ ئەوەی پێداویستی سەرەتایەکانی تاک لە کۆمەڵگەدا بەدی بهێنرێت و بەردەوامی شەبین. هیوامان وایە لە ئێستادا کار لەسەر خەڵکانی خاوەن بڕیارەکەین لە ناوەندی دەسەڵاتدا بۆ ئەوەی بتوانن بە هەمومانەوە ئێمە وەکو مافناسێک وەکو چالاکوانێکی مافی مرۆڤ بتوانین لە داهاتوودا ئایندەیەکی پرشنگدارتر بۆ یەکسانی و دادپەروەری لە کۆمەڵگا بەدەی بهێنین. بەڵام ئەمەش باج و قوربانی و ماندووبوونی زۆری ئێوێ هەرچەندە ئێمە ماندووبوونێکی زۆرمان ئەنجامداوە بەڵام بەردەوامە بین ڕناوەستین لە پێناو ژیانێکی شایستەتر و شەرفمەندانەتر بۆ هاوڵاتیانی خۆمان. باشە خاتووە دەبینین لە هەرێمی کوردستان ژمارێکی زۆری عەرەب نشین هەن ئێستا لە هەولێر و سلێمان و دهۆک و لەم شوێنانە دادەنیشن و خەریکی کاری خۆیان ڕۆژانە زۆر بە ئاسایی بەشێکیان بەهۆی ناسەقامگیری ئەمن و ئاساییشەوە لە بەغدا و خواروی عێراقەوە هاتون بۆ هەرێمی کوردستان بەشێکیان بەهۆی هێرشی کۆمەڵایەتی و نادادپەروەری کۆمەڵایەتی ڕایان کردووە هاتون بۆ هەرێمی کوردستان بەشێکی کەمی کورد لە بەغدا و لە خواروی عێراق دەژی بەڵام وەکو هەندێک جار دەبینرێ وەکو هاوڵاتی ژمارە 2 مامەڵەیان لەگەڵ دەکریان سەیریان دەکرێت. ئێمەی کورد پێویستە چی بکەین بۆ ئەوەی بەغدا مامەڵەی لەگەڵ کوردەکان بگۆڕێ؟ ئێمە سیاسەتی خۆمان بە ڕاستی ئەنجامەدەین بەڵام دیارە ئەو عقڵە تائیفەی کە لە لای ئەوان سابت و جێگیر و نەگۆڕە ئێمە پێویستە بەردەوام بین لەسەر سیاسەتی دیبلۆماسیانە و ئاشتیانی خۆمان چونکە ئەو پەیڕە و پرۆگرامی ئێمە کاری لەسەر ئەکەین ئەوە یاسای دادپەروەریە ئەو برێماکانی دادپەروەریە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ئێستادا وەکو ئاماژەمان پێی کرد خۆشمان بێتیان نەبێت ئێمە لە عێراقدا ژین و لەگەڵ عێراقداین بۆیە ئەبێ هەوڵەکانمان شڕ بکەینەوە لە ڕێگەی سیاسەکانمانەوە لە ڕێگەی کەسانی کۆمەڵایەتیمانەوە بەردەوام بین لەو لینک و پەیوەندیانەدا تاوەکو بتوانین دۆخەکە چارەسەر بکرێن ئەوەی ئەکرێ لە عێراقدا و لە بەغدادا تەنها ئەتوانم بڵێم تەنها بەرامبەر کورد ناکرێ جیاکاری لە نێوان مەزهەبەکان و ئەو ئاینانەشی بەدەر لە ئیسلامن ئەو تەجاوزایان ئەو بێبەشکردن لە مافەکانی ئەوانیش ئەنجام ئەدرێت بۆیە تاکە ڕێگەیەک لە ئێستادا من ئەی بینم تەنها بەردەوام بوون یا برەودان بە دانوستانەکانمانە لە بەغدا تاوەکو بگەینە ئەو بیانگەێنین بەو قەناعەتە کە ئێمەش وەکو میلەتێک مافی خۆمانە بمانەوێت لەسەر ئەم خاکە بژین و ماف و ئیمتیازاتەکانیشمان وەربگرین وەکو ئاماژەمان پێی کرد ئەو خاڵانەی سەرەوەیە کە هەر لە پرسی ئابووریە هەر لە پرسی سیاسیە هەر لە پێگە و موقعی ئیدارەکانە کە پشکی کووردا لە ناوچە جێناکۆکەکان و بەختادا باشە تەنها تاکە ڕێگە برەودان بە گفتوگۆی دیبلۆماسیانە و سیاسیانەیە. باش جگە لە پشکی خەڵکی هەرێمی کوردستان یاخود ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی ئەگەر پرسی هەرێمی کوردستان زەقتر بکەینەوە تا چەندە نادادپەروەری کۆمەڵایەتی باسە ئابوووریەکەی بکەین لە ڕوا ئابوووریەکەیەوە کە دابەشنەکردنی سەروەت و سامانی وڵاتە بەسەر تەواوی خەڵکی وڵات بە جۆرێک نە ئەوەیە ئەوان ڕازی بن ئێمە بۆ خۆمان ببین بە وڵاتێکی سربەخۆ نە ئەوەشە ئەو مافانەی کە هەمانە لە ڕووی بەشە بودجەی خۆمانەوە سربەخۆیی خۆمان لە ئابوووریەکی سربەخۆ ئیزنی ئەوەشمان نایەن تا چەندە ئەمە زەقەوە دیارەوە دەبینرێت کە مافی خەڵکی هەرێمی کوردستان پێشێل دەکرێت بە دەستخستنە ناوقوتی خەڵکی هەرێمی کوردستان بە نەدانی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەمە نادادپەروەیەکی دیکە نییە؟
ئەمانە دادپەروەرێکی سەرەکیە چونکە یەکێک لەو خاڵانی کە کاری لەسەرگری پرسی ئابووری و دابشکردنی داهات و خێروبێری وڵاتە بەسەر هاوڵاتیانی وڵاتە بێجیاوازی بەڵام لە ئێستادا ئەمە هەموو پێچەوانە بووتەوە بۆیە ئێمەی کورد پێویستە ڕوو لە نەتەوەی گرتۆکان بکەین ئەم پرسە زەق بکەینەوە لەوێ و نەهێڵین ئەمە بەسەر ئەم عقلێتە شۆفێنزمەی کە لە ئێستا لە ناوەندی دەسەڵاتی عێراقدا حکمەکەن ئەنەوێ کورد برسی بکەن و قوتی تاکی کورد ببڕن بۆیە پێویستە ئێمە بەردەوام فشارە نێودوڵەتەکانی خۆمان ئەنجام بدەین بۆ سەر دەسەڵاتدارانی عێراق تاوەکو چەسپاندنی دادپەروەری بهێن نەجی و مافەکانی خۆمان وەرگرینەوە. باشە هاتووان جیاوازی لە نێوان نەتەوە و پێکاتەکان بەگشتی لە عێراقەیە ینی ئەوەی کە دەکرێت تەنیا بەرامبەر کورد نییە ڕاستە کورد وەکو با بڵێن ڕکابەری سەرەکی تەمەشا دەکرێت بە نمرەیەک لەگەڵ کوردە ڕکابەریەکە بەڵام لە عێراق بەگشتی تورکمان دەژی کریسیان دەژی یەزیدی دەژی ینی نەتەوە و ئاینی جیاواز لە سابیە دەژی ئەمانە هەموو لە عێراقدا دەژین هەمان مامەڵە لەگەڵ هەمویان دەکرێت واتە ئەو نادەت پەروەری کۆمەڵایەتی تەنیا لەگەڵ کوردە لەگەڵ هەموو پێکاتە جیاواز و نەتەوە جیاوازەکانی دیکەی عێراق دەبینێ. ئێمە توانین بێ ئاماژە بۆ بکەین کە نەک جیاوازی دژایەتی کورد ئەکرێت یعنی ئێمە توانین بڵێن جیاوازی لە ماف و دژایەتیکردن ینی جیاکاری هەیە فەرقێکی هەیە ئەوەی بە کورد دەگرێت ئەو پەڕی دژمنایەتیە چونکە لە وجود و بوونی کورد ترسیان هەیە ئەوەی لەگەڵ ئەوانە ئەکرێت ئەتوانین بڵین تا ئاستێک مافیان نادەن وەکو ئەو مەزهەب یان ئەو تائیفەی کە سەر بە ناوەندی دەسەڵاتە بەڵام کورد دژایەتی ئەکرێت لەوە دەرچوە تەنها مافی پێنەدەن بۆیە لە هێز و ئیرادەی دەسەڵاتی کوردی دەترسن بۆیە گەیشتۆتە ئاستێکە پەلاماری بڕینی موچە بدەن و لە ڕێگەنەدەن کورد بگەڕێتەوە مووقع ئیداری و سیاسەکانی خۆی یانیش ئەگەر هەبێت ئەو پەڕی دژایەتی بکرێن یان ئەو کەسانی ئێمە کە لە پۆست و ئیداری سیاسیدان ئەگەر مفاتەحەی ئەو وەزارەتانە بکرێن وەڵامیان نەدرێتەوە بە هەموو جۆرێک ڕێگری لە کاریان بکرێت و ئاستەنگیان بۆ دروست بکرێت وەکو ئاماژەم پێی کرد ئەوەی ئێستا ڕوئەدا لە عێراقدا هەموو شتێ ڕوئەدا تەنها دادپەروەری کۆمەڵایەتی ڕوون ئەنجام نادرێت. بەڵێ سپاس دەکەین خات و ئاهەنگ ئەنوەر پارێزەر لە بەغداوە لەگەڵ ئێمە بۆیت سپاس بۆ وەڵامدانەوەکانت بەردەوام بن لەو جەنگەی کە بۆ گەلی کورد بۆ خەڵکی کورد بە تایبەتی ناوچە دابنڕانەوەکانی هەرێمی کوردستانێکین بۆ هیوای ڕۆژە بگەڕێنەوە سەر نەخشەی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆتەوە. بابەتێکمان هەیە تۆزێک لەو کەشی دادپەروەری کۆمەڵاتی ئەوانە دوورکەوینەوە گەرچی بەردەوام گرنگە ئەمە هەبێ بەڵام بۆی بابەتی جیاوازتر ببینین لە پرۆگرامی بیانی 24 لە گوندێکی ئینگلتەرا خانمە مامۆستایەک لە ڕێگەی بزنێکەوە بەیانیان هێلکە بە دیلیڤەری بۆ خەڵکی گوندەکە دەبات ینی لە بری پاسکیل و ئۆتۆمبیل بزنێک بەکارێنێ. سوی سابین مامۆستایە 2 ساڵ لەمەوبەر ئەو بزنانی کڕیوە بوونەتە جێگەی سەرنج و دڵخۆشی خەڵکو و ناوبانگیان لە گوندەکەش پەیدا کردووە. مەشزانیمان بابەتێکی سەرنجڕاکێشە وتمان با پێکەوە لەگەڵ بینەرانمان بیبینین. بەیانیەکی زووە لە گوندێکی ئۆکسفۆرشا لە ئەنگلتەرا. سووی دانیشتوی گوندەکەی و ڕێگەچارەیەکی سەیر و سەرنجڕاکێشی بۆ گەیانی هێلکە بۆ گوندنشینان دۆزیوەتەوە. ئەویش بەکارهێنانی دوو بزنەکەیەتی. سووی هێلکە لەسەر پشتی بزنەکانی بار دەکات و بۆ خەڵکی گوندەکەی دەبات. دوو بزنەکە بوونەتە جێگەی دڵخۆشی و سەر سوڕمان بۆ هەر کەسێک کە چاوی پێیان دەکەوێت. ئەو بزنە دێت و گوڵەکانم دەخوات و کەسایەتیەکی پەیدا کردووە. کرێکارێکی بیناسازی لێرە بوو کاتێک چاوی بە بزنەکە کەوت گوتی لە ژیانم هەرگیز شتی لەو جۆرەم نەبینیوە ئەو سەری سوڕما بوو. سووی سابن مامۆستایە 4 ساڵ لەمەوبەر دوو بزنی کڕی تا شیریان لێبەرهەم بێنێت. بەڵام لەو باوەڕەدایە پێویستە ئاژەڵانیش ڕۆلیان لە کۆمەلگەدا هەبێت.
هەر بۆیە دواتر بڕیاریدا لەگەڵ دوو بزنەکەی کاری دلیڤەری بکەن و بزنەکان ناوبانگیان لە ناوچەکە پەیدا کردووە. بەڵام یەکێک لە بزنەکانی لە ڕووداوێکدا ئازاری پێگەیشت و ئێستا خاوەنەکەی بڕیاری داوە خانەنشینی بکات. ئەمڕۆ باسی دادپەروەری کۆمەڵایەتی بوو ڕۆژی جیهانی دەستپەروەری کۆمەڵایەتی هەر یەک لە ئێمە لە ماڵی خۆیەوە لە کارێک کە ئەیکات لە هەر بەرپرسیارەتی کە هەیەی هەوڵی ئەوە بدات کە لەلایەن خۆیەوە ئەو دادپەروەریە ڕابگرێت دڵنیا بن کۆمەڵگەیەکی پڕ لە دادپەروەری کۆمەڵایەتیمانە بێت. زۆر سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری پرۆگرامی بیانی 24 بە هیوام ڕۆژێکی باش و ڕۆژێکی زۆر خۆشتانە بێت. خاتان لەگەڵ.